لە طبیعەتها چۆنە لە ڕاستیە چۆنە حکم ئەدرێ و حکمی ئێمەش ئەتوانم بڵم زیاتر بەچاوە من بەچاو سەیری بەرامبەرەکەمەکەم یەکسەر بەو شێوازە حکم لەسەر ئەوەیە ئەمە غەدرێکی گەورەیە من وەکو میرە ڕەنگە کۆمەڵەشت ببینم و کۆمەڵە دەستخۆشی زۆریش ببینم بە حقیقت ئەم ئەتوانم بەڵام ئەم ساڵ لە 2023 تا ئەم کاتە شتاکەت لە 2024 من زیاتر چوومە ناو خەڵکەوە بە حکمی سۆشیال میدیاوە توانم بڵم زیاتر لە خەڵک چوومە پێشەوە زیاتر ویستم خەڵک میرا بناسن کەسایەتی میرا چییە ڕاستی و دروستی میرا چییە سپاسی هەموو ئەو خەڵکاناکەم بە حقیقت هەموو ئەو هاوادارانەی خۆمەکەم کە بە حقیقت لە نزیکەوە لێم تێگەیشتن وەزانیان کە بچیم وەکو خۆم دوانێ مە بارودۆخێکی پەیوەندی بە سیاسی و